یارەکانی هەفتەی شەشەمی خولی نابی لاوانی کوردستان بەڕێوەچوو چواریاریش لە شاری هەولێر ئەنجام دران و لاوانیێرەکە لایەنەکانی زاخۆ و هەولێر و سیروانی شارەزور و پێشمەرگەی هەولێر سەرکەوتنیان بەدەستێنا. یاریەکانی هەفتەی شەشەمی خولی نایبی لاوانی کوردستان بەڕێوەچوو لە شاری هەولێر چواریاری ئەنجامدرا. لەسەر یاریگەی هەندرێن لاوانیانەی هەندرێنی دواوەی ڕیزبەندی میوانداری لاوانی زاخۆیان کرد. لە یاریەکە لاوانی زاخۆ ئاسێکی باشتریان پێشکەش کرد و توانیان بە ئەنجامی 4 گۆلی بێوەڵام سەرکەوتن تۆمار بکەن. لە نیوەی یەکەم 3 گۆڵیان تۆمار کرد و لە نیوەی دومیش تەنها گۆڵێک. گۆڵەکانی لاوانی زاخۆ لە ڕێگەی ئەحمەدچیان 2 گۆڵ و علی عەبدوڕەقیب گۆڵێک و یوسف ئەحمەدیش گۆڵێک. لاوانی زاخۆ بوونە خاوەنی دەخاڵ لە پلەی پێنجەمدان و لاوانی هەندرێنیش بە 6 شکستی لە دوای یەک بە بێخاڵ لە خانەی کۆتاییدان. لەسەر یاریگەی دووەمی فەڕەنسۆهێیری لاوانی هەولێر میوانداری سیروانی نوێی دووەمی ڕیزبەندی کرد. لە نیوەی یەکەم لاوانی هەولێر بە گۆڵێکی وەفا عەبدولقادر پێشکەوتن کە لە خولەکی 11 تۆماری کرد. لە نیوەی دووەمیش هەمان یاریزان گۆڵی دووەمی خۆی و یانەکەی زیاد کرد و یاریەکە بە 2 گۆڵی بێوەڵام بە سوودی لاوانی هەولێر بە کۆتا هات. لاوانی سیروانی نوێ پلەی دووەمی لە دەستدا و بە 13 خاڵ چووە خانەی سێم. لاوانی هەولێریش بە 8 خاڵ لە پلەی حەوتەمی ناوەڕاستی ڕیزبەندان. لارێکی تریش لاوانی ئاڵا بە 3 گۆڵی بێوەڵام بە سیروانی شارەزور دۆڕا و ئاڵا بە 4 خاڵ لە خانەی پێشکۆتایی ڕیزبەندیدایە و سیروانی شارەزوریش بە 6 خاڵ سەرکەوت بۆ پلەی نوێیەم. لە دوای یاریش لاوانی پێشمەرگەی هەولێر میوانداری لاوانی شێروانیان کرد و یاریەکە پێشمەرگەی هەولێر بە 3 گۆڵی بێوەڵام یاریەکەی بردەوە. هەر 3 گۆڵەکەش نیعمەت عارف و سەلاح حەسەن و یوسف وریا تۆماریان کرد و لاوانی پێشمەرگەی هەولێر بوونە خاوەنی 12 خاڵ و چوونە پلەی چوارەمی ڕیزبەندی و لاوانی شێروانش تەنها 4 خاڵیان هەیە و لە خانەی دێمدان. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.